سلااوان لەبێ پێڕستی ئەم جارە میوانداری یەکێک لە نووسەرە هەرە دیارەکانەکات ژیاوی کە هاتیینە نێو ماڵەکەی لە بڕوایانە بووین کە کتێبخانەکەی ماشەڵا بەم شێوەیە گەورە بێت و لەگەڵەوەش بە هەزاران سەرچاوی کتێب لە نێوم کتێبخانەیە بوونیان هەیە ئەمڕۆ پێکەوە میوانی کتێب و کتێبخانەکەی بەڕێز ئارامستیقین کاگەر ئەمیان سڵاوی لێبێ خۆشحاڵم بە هاتنتان زۆر سپاس بۆ تۆ بۆچی زۆر بەدەگمەن کەسانێک ئەم کتێبخانەیان بینیوە ڕاستەکەی من پێم وایە کتێبخانە کە شخصی بوو بێ خۆت بیبینی یا کۆمەڵی کەسی زۆر تایبەت حەزم لە جۆرێک لە خۆبادان بە کتێبخانە و بوشتانەوە نییە من خۆم ڕسمم زۆرە لە ناو کتێبخانەیە بەس لە ناو ئەم کتێبخانەیە ڕسمم نییە حەزەکەم ئەمە وەکو شتێکی تایبەت وەکو جۆرێک لەو بیرکردنەوە و هزرانی کە هزری منیان دەوڵەمەند کردووە کەمە تایبەتن بە خۆم یعنی کەم کەس بیبینێت جەمە لێرۆ زۆر زۆر سپاسی کاگاران بکەین ئەمە یەکەم ڕاگەاندنین تاوەکو ئێستا بتوانین لە نێو کتێبخانەکە چاوپێکەوتن بکەین لەبەرەوەی خۆی هەر حەزی بۆ بابەتە نییە بەڵام تر ئێمە زۆر سپاس دەکەین کە ئەو دەرفەتەمان سپاس بۆ تۆ اینجا کتێبەکان ماشەڵا بە هەزاران سەرچاوەن لێرە و کتێبێکی زۆر زۆر لە نێو کتێبخانەکە هەیە یادگاری و با بڵێم بیرەوەریت لەگەڵ کام کتێبانەیە کە کسێری کتێبخانەکەی خۆتەکەی کاگارام چیت بیر ئەکەوێت خۆ بڵم کام کتێبە هەمیشە سەرنجی تۆ ڕاکێشە لە نێو ئەم هەزاران کتێبەیە وڵای ڕاستەکەی لەگەڵ هەر کتێبێکا جۆرێک لە یادگاریم هەیە هەندێک کتێب هەیە هەر ئەو ڕۆژەی کڕیومە لە پاسەکە تا گەشتومە تۆ ماڵ و نیوەیم خوێندوت و لە ماڵەوە تاوام کردو هەندێک کتێب هەیە دوای 10 ساڵ لە کڕینی خوێندومەتەوە هەندێک کتێب هەیە دوای 20 ساڵ لە کڕینی ینی حەزت هەبوو بۆ کڕینی بەڵام خوێندنەوەی دواکەوتوە بەڵام لەو کتێبانەی کە قەت بیرم ناچێتەوە دوو سێ کتێبن چەند داغستانی منی ڕسوڵ حەمزاتۆف کە مامۆستا عەزیزگەردی بە ڕەحمەت بێ ئەو تەرجەمەی کردووە یەکێک لە کتێبە هەرە کۆنەکانە دیارە کاگارام تایبەتمەندێکی جیاوازی هەیە لە کتێبی کڕینی کتێبە هەر کتێبێکی دەست نەکەوێت لە دەستی دوو بۆیە ئەمە چۆنە کاگارام وەڵاهی ئەم کتێبە من لە دایک نەبووم چاپ کراوە جایەتگاری لەسەر نووسراوە کتێبەکە پێش من دوو سێ دەستی تری کردووە ئەخیرەن من لە شوێنێک دەستم کەوت بە نرخێکی گرانیش بەس لەبەروی زۆرم حەز لەو کتێبە بوو پێشنیار کردی ئەم کتێبە بکرێت و بخوێنیتەوە ناوبانگیم زۆر بیستە بوو لە زۆر کەسۆ کە داغستانی من واگرنگانی ببوو بە خوو بۆم ئەموو ئەبێت چیتیابێ جاری یەکەم خوێندمەوە بەڕاستی وەک چیرۆکێکی ئاسایی خوێنم بەس لەم ماوە لە خۆتم با بچمەوە سەری ئێستا خەریکی خوێندنەوەی نزیکەی 200 لاپەڕێکیم لە خوێندنەوە هەر بۆ دڵنیایی ئەوە قەڵەمەکەی لێرەیە سوتفەی کرد کە ئێمە هاتین بۆ تۆمارکردنی بڕگەی پێڕست کاگەرام لە خوێندنەوەی چەندەمین جاری کتێبایت دووهەم جارە بەڵام هەندێ بەشی هەیە چەند جارم خوێندۆتەوە بەڵام ئەم جارە بە چاوێک وەکو نووسەرێک یا وەک ڕەخنەگرێک سەیرە بکردووە زۆر دیقەتم لەوەیە کە تەنها چیرۆکێکی ئاسایی نییە چیرۆکی وڵاتیدا بەڵکو باس لە هونەری نووسینەکە چۆن دەنووسی چۆن ناونیشان هەڵەبژێری چۆن دەستپێک هەڵەبژێری چۆن بابەت هەڵەبژێری چۆن شێواز یعنی کۆمەڵێک شتی کردووە کە من لە جاری یەکەمی خوێندنەوەما پێیم بەمانە نەبردووە و بە شتێکی ئاسایی بۆیە هەموو کتێبێک پێم وابێ ئەبێ چەند جار بیخوێنیتەوە وە لە قۆناغی جیاوازا بیخوێنیتەوە بۆی بتوانی هەموو لایەنەکانی کەشف بکەیت زۆر باشە اینجا ئەم ڕۆمانی چارەنووس وەکو ڕۆمان یەکەم ڕۆمان بوو کە خۆم کڕیم و خوێندمەوە پێش ئەمە ئاشنا بووین بە کۆمەڵێک چواری نوێی ساڵی 2023 کڕێتی ئەمیش دەستی دوو بوو پێم وا بێش هەر دەستی دوو بچکە دەست نەئەکەیادگارێکی باش لەگەڵ لەو ڕۆمانانە بوو کە زۆر سەرنجی ڕایژەمەها زۆر خۆشە تۆ کتێبێک بە ئازادانە خۆت بیکڕیت ینی چکە خوێندنەوەی شێک لەو شتانی کە هەیەی و من حەزم لێتی وە چێژی لێوەرگم جۆرێک لە ممارەسەکردنی ئازادیە خۆت ئیختیاری شتێکەکەی خۆت هەڵیە بژێری بە باش و خراپیەوە ئەوە یەکێکە لە شتە زۆر گرنگەکان کە لە خوێندنەوە من زۆر چێژی لێوەرم جاکە من هاتم بۆ ئەم کتێبخانەیە ئەوەی کە سەرنجی زۆر ڕاکێشان لەگەڵ کتێبەکانە ئەم قەڵەمانەیە کە هەمویان دادراون بە جوانی و ئەمە یەکێکە لەو تایبەتمەندیانەی کە کاگارام بە قەڵەم لە بەشێک لە دێڕی کتێبەکانیە دیاری ئەکات ئەمە لە کێکەوە ئەم خولیایەتەیە کاگارام
ڕاستەکەی توانم بڵم چەند ساڵێک دوای ئەوی دەستم کرد بە خوێندنەوە یەکەم جار بە قەڵەمی جاف دیاریمە کرد زۆر برادەر سەرکۆنیانەکەم بۆ بە قەڵەمی جاف جوان نییە و ناکوژێتەوە یوتم کتێبەکە هی خۆموتیان بیکە بە قەڵەمی دار ئەتوانی هەتا هێڵیش بینی بەژێرە ئێستا زۆر بە ئاسایی هێڵیش هێنم بەژێریانە هەر شوێنێکم بڵێ یان خۆم پەراوێزی لێ نووسم لە تەنیشتەوە یا بۆ نمونە کتێبەگە خوێنمەوە لەو کاتا خەریکی نووسینێکم حرفێک دانێم وەک هێما کە لەو نووسینەیە بەکارێنم بۆ نمونە خەریکی بڵێ نووسینێکم لەسەر مامۆستا شێرکۆ بێکەس ئەو کتێبانی کە لە جام کردوتۆ لەسەر ئەو 50 کتێب زیاترن بڵێ ئەوانە لە هەر شوێنێکە هین بووە پێ بووە ئێچێکم داناوەکو شێرکۆ بێکەس وەکو کورتکراوی ناوکەی بۆی کە بۆ ئەو کتێبە سوودی لێوەرە ئەین لە ماوەی ساڵی ڕابردووە هەرچیم خوێندوتەوە ئەوەم کردووە اینجا لە نێو کتێبەکانە من ئەم کتێبە زۆر سەرنجی ڕاکێشام لەبەرەوەی ناملکێکی بچووکە و شعرە و هیبەڕێز محەممەد عومەر عوسمانە لێرە یەک شعر یەک هەناسە و پیرۆزە من نووسینی دەستی خۆتە یادگاری جوانە لەسەر کتێبەکان نووسیوە کاگارام ئەشتەوە سەریان کە سەریانەکەی ئەو کاتانە حتمەن ئەوە نازانم لەوانێ بڵم دەبە 15 جارم خوێندوتەوە وە دوو چاپی تریشیم هەیە بەس ئەم چاپیانیم زۆر خۆشەوێ لەبەرچی ڕێی کۆمەڵێک نووسەر و شاعیر و ڕەخنەگریتیا لەسەر ئەم شعرانە کە لە چاپەکانی ترانیە ئەم چاپەی زۆر بەرادەریش داوایان لێ کردوون کە بیانەمێ یاژوت من چاپەکانی تر بەرن بەس ئەمەیان هەر ڕسمێکی زۆر جوانی کاک حەمە عومەر عوسمانیشی لەسەرە کە هی ساڵی هەشتاکانی خۆیەتی بەڕیش و ینی ئێمە کەممان بەڕیش و ئەومان بینیەوە بەس ئەم ڕسمە هەیە لێرە و ئەم ڕسمی تری هەیە کە هی گەلەری زاموایە جۆرێک لە یادگاری و نوستالژیام هەیە لەگەڵ ئەو کتێبەیە ئەی بە کەسم کتێبە؟ نا دڵم نایبەخشی اینجا یەکێکتر لە تایبەتمەندیەکانی کاگارام لە کاتی گفتوگۆیە وتی هەر کتێبێک ئەگەر خۆم نەیکڕم هی خۆم نەبێت واتە بە پاری خۆم نەمکڕی بێت نایخێنمەوە ئەمەش تایبەتمەندێکی تری جیاوازە بۆچی وایە کاگارام ئەگەر کتێبێکە بۆ پێشنیارکەن هەتا خۆت نەیکڕی نایخێنیتەوە؟ وابزانم بە هەموو تەمەنم 5 بۆ 6 کتێب هەیە کە نەمبووە و هی خەڵک بۆ خوێندومەتەوە پێویتری هەموو هی خۆم هەرچیم خوێندوت و هی خۆمە لە بەروی ببێ بە بەشێک لە خۆم چکە هەستەکەم هەر کتێبێک کە هی خوێنم ئەبێ بە بەشێک لە من یادگاری لەسەر نووسم پەراوێزی لەسەر نووسم شتی لەسەر دیارریەکەم بەشێکیان تاریخی ڕۆژی دەستپێکردن بە خوێندنەوە و ڕۆژی کۆتایی ئەنووسم تا بەڵێ تا لە هەنێک کتێبە زروف و بارودۆخەکەشم نووسیوە لە چ بارودۆخێکا یا چوون بۆ کوێ کتێب هەیە لێرە و لەگەڵ خۆما بردووم بۆ شارێکی تر لە ڕێ خوێندومەتەوە لە ناو پاسا خوێندومەتەوە یا لە ناو قیتار خوێندومەتەوە هەموو ئەمانە بوون بە بەشێک لە من بۆ کتێبە بێهی خۆم بێ ئەو کاتەی خوێن کتێبی بە کەس ئێستا لەم قۆناغەیە یا خۆت زۆر کەم نایبەخشی بەس بە هەدیە گەر کتێبیان ویست بۆیان نەکڕم بەسی خۆمیان نایەم هیچ نوسخەیەک هەیە بۆ نمونە کۆپیەک لێرە گەر من بەدڵم بێت پێشنیاریکی لە دەرەوە بیکڕم کتێبێکە زۆر باش بێت خۆت ینی لێوەی فێر بوو بێتی بەشێک لە با بڵم ژیانی تۆی گۆڕی بێت ناتوانم یەک کتێب دیاری بکەم بەڵام کتێب زۆرە و هەر کەسشمان حەز و خولیای تایبەتمان هەیە ئەمەی موسەعەنتەری شەکە لەو کتێبانەی کە لە 2 ساڵی ڕابردوو خوێندومەتەوە و من بۆ زۆر کەسم پێشنیار کردووە یادگاریان لەگەڵم کتێبە هەیە بە تایبەتوانی کە خوێنەرن زۆر ئەو یەکێکە لەو کتێبانەی کە من بۆ زۆر کەسم پێشنیار کردووە خۆم جارێکم خوێندووە و ڕەنگە چەند جایتریشی بخوێنمەوە ئەمە وەکو جۆرێک لە مانیفێستی کوردبوون وایە لە باکووری کوردستان ینی چۆن کتێبەکەی کاپیتان حەموودی گەر ماشەڵای سەرزانێ کتێبەکانیشی لەکوێدانە ئەم کتێبە چۆن ئەمە مانیفێستی کوردبوونە لە پارچەیەکی تری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەمەیان لە باکوور بۆیە ئەمە ینی بۆ زۆر کەسم پێشنیار کردووە بەڵام ناڵم ڕەنگە گەر بڵێ ڕۆمانێکم بۆ پێشنیارکە ڕۆمانە دڵخوازەکەی خۆم دوای من هەنای دنیا پێشنیارەکەن جا با بەشێک تایبەت کەم با یەکێک لە کەڵە نووسەرەکانی کورد بەختیار عەلی کە تۆ هەم هاوڕێتێکی نزیکت لەگەڵی هەیە و هەم یەکێکە لە نووسەرە دڵخوازەکانی تۆ با بڵێم بەختیار عەلی چ کاریگەرێکی لەسەر خوێندنەوە و نووسینی تۆ هەبوو جا دڵنیامە چاویش لەسەر کتێبەکانت چ کتێبەکانی هەمووی هێنم بۆ ئێرە چه یادگاریەکت لەگەڵی هەیە خۆ بڵێم چ کاریگەرێکیشی لەسەر نووسین و خوێندنەوەی تۆ جێهێشتووە کاکارە
ڕاستیەکەی با بچمەوە بۆ مێژوویەکی کۆن و بە تایبەتی کڕینی ئەم کتێبە منەوە کاتە لە بازار خەریکی شت فرۆشتن بووم کە ئەم ڕۆمانە دەرچووە و ئەم ڕۆمانم بە زەحمەتێکی زۆر کڕی نزیکی هەفتەیەک 5 ڕۆژ بۆ هەفتەیەک ئیشم کرد تا پارێ ئەم ڕۆمانم کۆ کردو و کڕیم بەڵام من دنیایەکی ترم بەڕوا کرایەوە هەستم کرد باسی خۆمەکە خۆم سەریاسی سوبحەدەمم کە لای مزگەوتی گەورە شتە فرۆشێ یەکێک لە کارکتەرەکانیە ئەم ڕۆمانە یەکێکە لەوێ من خۆشم لە هەمان شوێن شتمە فرۆشت بۆیە جۆرێک لە هەستم کرد چیرۆکی ژیانی منی نووسیوەتەوە ئەمە یەکێک بوو لەو خاڵانی کە منی بە بەختە عەلی ئاشنا کرد دواتر کە زۆربەی بەرهەمەکانی یا با بڵێن بەشی هەرە زۆری یان هەموو بەرهەمەکانی بخوێندەوە کاریگەری زۆری لەسەر نووسینم هەبوو کاریگەری لەسەر بیرکردنەوە و لەسەر دنیابینیشی تر بۆ هەر شتێک کاریگەری لەسەر هەڵبژاردننی کتێبی ئایندەتری دوای ئەم خوێندنەوە ئەم کتێبەت هەبوو حتمەن ئیتر وای لێ کردم کە من بە هەندێک کتێبی بازاڕی من بەوانە ڕازی نەبم بەڕاستی ئەسی خوێندنەوەت جیاواز جا هەردوو هەمین هەناری دنیا ئەمە بە زمانی ئینگلیزیەتی بە پێتان ئاشناکەم ئەمە بە بادینی ئەمە یەکێکە لەو نوسخانەی کە کاکارام یادەوەری زۆری لەگەڵی هەیە ئەمە چاپێکی زۆر جوانە لە ڕۆژهەڵاتی کوردستان کراوە من بە تەکلیف ئەوەم دەستکەوتووە بەس وەکو تابلۆیەکی هونەری سەیرەکەم هەرداشم ناوە لە شوێنێکا دیار بێ زوو بیبینم بەڕاستی باشە ئەمەشیان یەکێکترە لە ئەمە تایبەتمەندیش ئەوەیە کە من قەت ڕۆژە لە ڕان بیرم لەوە نەکردبەوە نەشرێک دابنین و بەختەر عەلی ببێ بەو نووسەرە دیارەی ئێمە کتێبی بۆ چاوکەین یعنی ئەوە زۆر سەیرە بە زەحمەتێکی زۆر ئەم ڕۆمانە ئەکڕیت دواتر خۆت کتێبەکە چاپەکەی هەستێکی چۆن بوو ناڵم وەکو خەون وا بوو خەونێک بەشێکی تر لە زمانی جیهانە هەمووی بەردەستخستووە هەمووی لە سلێمانی بەردەست خستن هەندێکی نا بە تایبەت ئێستا ئەمەیان کاگەڕاوێش سەلیم بۆی هێناوم بە تایبەت هەر بە هەدیەش بۆی هێنام لێرەوە سوپاس یەکەم ئەمە نووسە ئەڵمانیەکەیەتی جامەم لێرەوە زۆر سوپاسی کاگارام بکەم سوپاسێکی قەرزارم لەبەرەوەی ڕۆمانی بەندەرفەیری کە لە شاری سلێمانی مەراسیمی بۆ کرا بە خۆشحاڵیەوە یەکەم ئیمزای کتێبەکە کاک ئارام بەدەستی نووسەر بەختیار عەلی بۆ منی هێنا بەڕاستیەوە شانازەیەکی زۆر گەورە بوو بۆ من و کتێبەکەش زۆر بە خێرایی بەدەستمەوە ئەی تەواو بوو لە کاتی خوێندنەوە ئەوەش هەستێکی جیاواز بوو جا نەخوازە من خوێنەرێکم تۆ هاوڕێکی نزیکی ئەو نووسەرە گەورەیەشی اینجا یەکێکتر لە تایبەتمەندیەکانی نێو کتێبخانەکە بوونی بەرگی جوانە هەرچەنە کاگارام ئاماژەی بۆ کرد کە خۆیم کتێبانی نەخوێندۆتەوە بەڵام لەبەر جوانی بەرگەکەی ئەمەیانم بە کوردی هەیە بە کوردی خوێندومەوە بەس ئەویانم نەخوێندۆ لە بەروی زمانەکە نازانم بەس لەبەر جوانەکەی کڕیومە بەشێک وەکو بەشێک لە پارچەیەکی هونەری وەرم گرتووە باشە اینجا با بڵێم جگە لە مامۆستا بەختیار عەلی کاریگەری یاخود بڵێم کام نووسینانەی تر بەتایبەت نووسەرانی کورد کە لە نووسەران مەبەستمە کاریگەریان لەسەر تۆ هەیە واتە کام لە کتێبەکانتە خوێندۆ چکە بەڕاستی هەر بەشێک لە کتێبخانەکەی تۆ تایبەتە بە بابەتێک و جاشت کردوونەتەوە وەکو چیرۆک مامۆستا حسێن عارف و مامۆستا برای محەممەد ئەمە دوو نووسەرن کە بەڕاستی زۆر کاریگەریان لەسەر من هەبووە ئەتوانم بڵم چیرۆکیان لا خۆشەویستتر کردم و بە بەشێک لە ئازارەکانی کۆمەڵگەی کوردیان ناسانم کە من لەو تەمەنە گەنجیا ئەوانم نەئەبینی مامۆستا شێرزاد حەسەن لە ڕێی چیرۆکەکانیەوە ئەوش یادگارێکی سەیرم هەیە لەگەڵ حەسار و سەگەکانی باوکم لە بازار شت فرۆش بووم کتێبەکەم کڕی بە 7 دینار کابرای کتێبفرۆشتی ئەگەر بەیانی بۆم بێنی تۆ 5 دیناری تێمەوە گوتم باشە پێ بەیانی بوو هاتمەوە ماڵ و بیخوێنمەوە شەو میوانمان هەبوو نەمتوانی بیخوێنم بەیانی زوو سەعات 6 ڕۆشتم بۆ چایخانەی شعب لە چایخانەی شعب ڕۆمانەکەم تەواو کرد بۆی بەموو 5 دینارەکە وەربگرم بەس لە چایخانەی شعب دانیشتم تا تەواو نەکرد هەڵنەسام بردم و 5 دینارەکەم وەرگرتەوە یەکێک لەو یادگارانە بەشێک لە دێڕەکانی ئەو ڕۆمانێت ئەو چیرۆکەت لە بیر ماوە هەموویم بیرە هەموویم بیرە وا بەدڵ خوێندوتەوە ناڵم زۆرم حەز لێ بوو زۆر باشە اینجا کاگارام بێگومان یەکێک لەو کتێبانی کە تۆ خۆت نووسیوتن بە کەلتورکردنی خوێندنەوەیە وە زنجیرە کتێبێکن ئەم کتێبانەکە من بە خۆشحاڵیەوە تەواوی و کتێبانم خوێندۆ کە 3 کتێبن بە کەلتورکردنی خوێندنەوە لە ئێستاە بابەتێکی گرنگە بەتایبەت بۆ تۆ و نووسەرێک وە بۆ نەوەی ئێستاش ئەم کتێبە با بڵێن و زنجیرە کتێبە بەردەوامیان هەیە یاخود تەنها ئەم 3 کتێبە بوون کە پێشکەش بە کتێبخانەی کوردیت کردن
ڕاستەکەی من کە کۆتا کتێبیانم نووسی پێما بێتتر تەواو بەڵام هەمیشە کە کتێبی ترە خوێنیتەوە و بیرۆکەی ترێتە ناو مێشکت ناتوانانی نەینووسیت. من ئەم ماوەی هەر لەم ژوورە بیرم لەوا کردەوە کە من بووم بە بوونەوەرێک لە ناو کتێباون بووم، ینی لەو شوێنەی دانیشتەوەم هەر چواردەورم کتێب بوو. ئەمە وای کرد کە بیر لەوە بکەم و بەڵێ ئێمە هەندێجار لە ناو کتێباون نەبین. ئەمە بوو بە بیرۆکەی ئەوەی کە ڕەنگە بتوانم تەواوی کەم با نەبێ بە ماڵ بەسەرمەوە زنجیرەیەشی تری، بەڵام بەشێکی ئەوەیە بەشێکی تری ئەو دیوی خوێندنەوە، چۆن ئێمە کتێبێک دەخوێنینەوە و ئەگەین بەو دیوی. هەندێک خوێنەر یا با بڵێن خوێنەر سەرەتایەکان تەنها بەر یەک دیوی خوێندنەوەکەون، بەڵام ئەو خوێنەرانی کە زۆر لەگەڵ کتێبانیان چەند جار کتێبێکە خوێنەوە بەر ئەو دیوی خوێندنەوەکەون. ئەمەوێ لەو کتێبەیە باس لەوە بکەم بەڕاستی چۆن ئەگەین بەو دیوی خوێندنەوە و هەنگاوێک ئەچینە پێشتر. جگە لە خۆت کیتر لە خێزانەکەت حەزی بەم ژوورەیە واتە بە نزیکی ناڵێم وەکو خۆت، بەڵام بە نزیکی ڕێچکەی وەکو تۆیە؟ وەڵاهی ئەوانش حەزیان لێ بێن دانیشن یان تقریبا کوڕەکەم دەخوێنێتەوە ئەو هەر لە مناڵیەوە توانم بڵێم شتێک بڵێم ڕەنگە بێ بەهینیش لە دایک نەببوو من گۆڤاری مناڵی سەردەمم بۆ کڕی ئەوەی کاکەڵکەوتە بڵا سەرنووسەرێتی لە دایک نەببوو. ماون ئێستا لێرە لە کتێبخانەکە نەوەڵکردە دواتر کە گەورە بوو خۆی بیدی بۆمان خوێندەوە، خۆی دوای خۆی خوێندی و خۆی هەمووشی بەخشی خۆشی هەمووی بەخشی بە پورزا و خاڵ و زاوە، ینی ئەو کەسانی ترکەیتر خۆی تەمەنی چۆتە سەر و پێویستی بەوە نەماوە هەموو ژمارەکانی بەخشی. زۆر باشە. جایدگارێکی تریشت هەیە لەگەڵ دیوانی قانەعە، ئەوی جایدگارێکی زۆر جوانە کە کتێبەکەیان بەردەست نەبووە بەدەستنووس لەگەڵ خوشکەکانی نووسیداوێتەوە. ئەوە چۆن بوو؟ وا بزانم ساڵی 92 یان 93 بوو دیوانی قانە من باوکم بەشێک لە شارەکانی لەبەر بوو خۆی ئێوە دیتر دراوسەیەکمانەی وتمان بابی هێنین هەر هەمووی بخوێنینەوە کە خوێندمانەوە زۆرمان حەز لێ کرد بەڕاستی ویستمان هەمان بێ دەستمان نەکەوت. بیرۆکەکە ئەوە بوو باوکم ئەی بۆ ناینووسنەوە چون دووسێ دەفتەری سەدپەڕەیمان کرد و دەستمان کرد بە نووسینەوەی بە هاوبەشی لەگەڵ دوو خوشکم هەیە لە خۆم پشکۆلەترن لەگەڵ ئەوانە پێکەوە هەر هەموویمان نووسیەوە. بەس ئێستا بەڕاستی نازانم ئەو دەزووسکەوتۆتە لای کاممان کە لە لای من نییە. ئەگەر لە لای ئێوەیە بۆ کاک ئارامی بێنەوە کۆ زۆر بۆ باشی پارێزگاری لە کتێبەکانەکە. ئیتر نازانم ناڵم یەکێک لەو شتانە کە لەگەڵ هەموو پیت و دێڕەکانیە هەر یەکەمان بە دەسوخەتی خۆی بەو شێوازەی خۆی و نووسیمان و نوسخەیەکی سەیر دەرچوو بوو دواتر کە سەیرمان کرد. زۆر باشە. بەو هیوام کە کتێبە نوێیەکە بەردەست بێت و درێژە پێدەری ئەو سێ کتێبێتتر بێ بۆ کللتوری خوێندنەوە و کتێبەش کە بەنیازیت لە ئەندێکی نزیکە بۆ مامۆستا شێرکۆ بێکەس بینووسیت ئەویش بە هەمان شێوە لە بەرۆیەکی لەو نووسەرانی کە بێگومانم زۆر بە ستایلێکی جیاوازی خۆت وە بە شێوازێکی زۆر تایبەتیش ئەنووسی. کاگارامگیان ئەمە دووبارە سوپاسی تۆکەین کە دەرگای ماڵەکەت و کتێبخانەکەت بۆ کردینەوە و دەرفەت بوو کە ماشەڵام کتێبخانە گەورەیە ببینین و بۆ هیوام قەڵەمەکەت هەرگیز نەوەستێ. مەمنون زۆر سپاس بەخێر بن خۆشحاڵم هاتمتان. ئێمە زیاتر سپاس بۆتە.